ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. قازی خدروەیز لە ئاڵیبەگی پیاوێکی دانابووە. لێیە پرسن شاسوار کوڕی تۆیە؟ ئەوی ژەڵێ من باوکیەوم. سمایلی حەمەجان هەندێک توتنی هەبوو. مەجیدی خوشکەزای لێی دزی بوو. سمایل چوو سۆراخی توتنەکەی لە مەجید پرسی. مەجیدی ژووتی خاڵە توتن دزیاگ و خاوەن توتن و توتن بریاگ یاخوا بەکۆی زوخاڵ بێ دزیش بەڕێی خۆی. سمایلی ژووتی تو خوا برا سوێن مەخۆ ئیتر دڵم بوو بە ئاوێنە. بەگێک تلیاکی یەکێشە. ڕۆژێ دابووی لەسەری ڕووی کردە حەمەڕەحیمی پیاوی وتی حەمەڕەحیم ئێستا گەر 1000 لیرەم ببوایە 500 لیرە مەدا 50 ئەسپ تفەنگ و 50 پیاوم سوارە کرد و ئەم خستنە پشتسەری خۆم. ئەچوین بۆ تاران بای 500 لیرەکەی تری تلیاکمان نەکڕی و ئەهاتینەوە. حەمەڕەحیمی ژووتی وەڵڵا میرم ئەگەر مژێکی تر لە بافورەکە بدەی هیچ سواریشت ناوێ هەر خۆ دەچی ئەیکڕی و دێیتەوە. کابراەک بوو بە میوانی ماڵە کوردێک. نانیان دانا چێشتەکە زۆر گەرم بوو. کابرای میوان هەموو دەمودانی سووتا لە تاوانە سەری بەرز کردەوە و سەیرێکی دارەڕای خانووەکەی کرد بۆ ئەوەی خاوەن ماڵەکە هەستی پێنەکە. پێی وت ئەرێ برا ئەم خانووەت بە چەندی دروست کردووە؟ کابرای خاوەن ماڵش وتی بە دووف و سەبرێ